کورد و ئاوادانی کورد لە هەر شوێنێ بێ ئاوادانیش لەوەیە. بەغدا ئەتوانین بڵین بەغدا 5 ساڵە 6 ساڵە دەستیان پێکردووە کە کەشوهاوەکەیان ئێستا گونجاوە بۆ وەبەرهێنان. حاليا لە 6 پرۆژە زیاترمان هەیە. بازرگانی کورد دەمێکە بیری لەوە کردوێتەوە کە ڕوو لە دەرەوەی کوردستان بکات. بصراحة العراق يحتاج الآن بشدة أن يكون هناك تسهيل. لراستیدا عراق لەم کاتەدا زۆر پێویستی بە ئەنجامدانی ئاسانکاریە بۆ بەرهێنەرە بیانیەکان. هاوکێشەیەکی ناڕێک لە عێراقدا بوونی هەیە. بودجەیەکی زۆر، داهاتێکی زۆر، وڵاتێکی بە پیت و بەرەکەت، بەڵام لە هەمان کاتدا نەبوونی خزمەتگوزاری کەس نازانێ ئەم بودجەیە بۆ کوێ و چۆن خەرج دەکرێت. تا دێت ژمارەی بێکاری لە عێراقدا ڕوو لە زیادبوون دەکات. عێراق یەکێکە لەو وڵاتانەی کە تینووە بۆ بەرهێنان و خزمەت گوزاری چین کە دەستی ئاوادانیان هێناوەتە ئەم وڵاتەوە و وەبەرهێنان ئەنجامەدەن لە سێکتەرە جیاوازەکانە. چۆن توانراوە خزمەتی وەبەرهێنەران بکرێت؟ ئایا ئەو بودجەی لە عێراقدا بوونی هەیە خزمەتی بە گەلی عێراق کردووە؟ ئەگەر بەنمونە تەنها بودجەی ئەم ساڵتان پێ بڵێم زیاترە لە 135 تریلیۆن دینار کە ئەمە بودجەیەکی یەکجار زۆرە بە بەراورد بە ژمارەی دانیشتوانەکەی. چۆن بتوانرێت وەبەرهێنانی تێدا ئەنجام بدرێت؟ بە تایبەتیش کێن ئەوانەی کە وەبەرهێنان لە سێکتەرە جیاوازەکاندا ئەنجامەدەن؟ کورد و ئاوادانی کورد لە هەر شوێنێ بێ ئاوادانیش لەوەیە. لە بەغدای پایتەختی عێراقم ئێستا هەر باڵەخانەیەکی بەرز ئاوادانکردنەوە لە بوارە جیاوازەکاندا ببینی دەست و ڕۆڵی وەبەرهێنەر و بازرگانە کوردەکانی تێدایە. بە جۆرێک کاریگەری تەواویان کردووەتە سار پرۆژەکانی ئەم پارێزگایانەی عێراق. تەنها لە پرۆژەی وەبەرهێنانە نە، بەڵکو ڕێگاوبان، پیشەسازی، بازرگانی بوونەتە بەشێک لە دڵنیایی بۆ هاوڵاتیانی پارێزگاکانی عێراق. ئێستا وەبەرهێنەر و بازرگانە کوردەکان ڕۆڵێکی یەکجار گرنگ و کاریگەریان هەیە لە پارێزگاکانی عێراقدا، بە تایبەتیش لە بواری وەبەرهێناندا. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە شێوەیەکی مەیدانی بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. عێراق وڵاتێکی پەرسامان بە جۆرێک ساڵ لە دوای ساڵ بودجەکەی لە زیاد بوونە، بەڵام هێشتا بە بەراورد بە بودجەکەی خزمەتگوزاری و پرۆژەی وەبەرهێنان لەم وڵاتەدا کەمە. ئێستا بەشێک لە سێکتەرەکان دەستیان بە وەبەرهێنان کردووە بە دووبارەکردنەوەی ئەزمموی هەرێمی کوردستان. ئەگەر گوزارێک بە شەقامەکانی بەغدای پایتەختی عێراقدا بکەیت، هەست بە کەمی پرۆژەکانی وەبەرهێنان دەکەیت. دەستپێکی ئەم بەرنمەیە سەردانی پرۆژەیەکی نیشتەجێبوون دەکەم لە شاری بەغدا کە لەلایەن وەبەرهێنەرێکی کوردەوە خاوەندارەتی دەکرێت. لە شێوازی دروستکردن و کارکردنیان سەبارەت بەو پرۆژەیە گفتوگۆ دەکەین. دووبارەکردنەوەی ئەزمموونێکە لە بواری وەبەرهێنان بە تایبەتی پرۆژەی نیشتەجێبوون کە ئێستا لە بوارەیە کارەکەن. چۆنە لە پارێزگاکانی عێراق بە دیاریکراویش لە بەغدای پایتەختی عێراق؟ ئەم کەشوهەوا ئارامەی کوردستان لە 2023ەوە ئێمە ئەو کەشوهەوەمانە بوو دەستمان پێ کرد لە کوردستان. ئەم
جموجۆڵ و ئەم چالاکیە دەستی پێکرد بەردەوام بوو پێشکەوتین ئێمە پێشکەوتین بەڵام بەغدا بەهۆی نائارامی و شەڕی ناوخۆ و شەڕی تایفەگەری و ئەو بارودۆخی داعش و ئەو شتانی کە بە سەریانە هات دواکەوتن بەغدا ئەتوانین بڵین بەغدا 5 ساڵە 6 ساڵە دەستیان پێکردووە کە کەشوهاوەکەیان ئێستا گونجاوە بۆ ئەوە بەرهێنان بەڵام خۆمان ئەو چەند ساڵە کە پێشکەوتین بووین بە خاوەنی ئەزمونێک نزیکترین کەس و خێراترین کەس بگاتە ئێرە بۆ بەرهێنەرە کوردەکان بوو کە توانیمان جێگەی خۆمان زۆر بە باشی لە بازاڕی بەغای بکەینەوە بەغا شوێنێکی زۆر باشە بۆ بەرهێنان ئێستا تەڵەبێکی زۆر هەیە لەسەر پرۆژەکانی نیشتەجێ بوون و بۆ بەرهێنەرە کوردەکان و کۆمپانیەکانیش دەستێکی باڵامان هەیە لەم بوارەیە بەڕاستی جێگەی خۆمان کردوێتەوە خاڵێکی تریش کە زۆر هاوکاری ئەم بابەتەیە سیقەیە ئابووری ئەم بازاڕە بەبێ سیقە پێش ناکەوێت کوالێتی بەکارهێنانی پێداویستی بەرهەمە ناوخۆیەکان لێرە تا چەند سوودیستان لەماتان وەرگتووە کاکداری ئێمە وەکو سیاسەتی کۆمپانیا وەکو لایەنە ئابوووریەکەشی ئەوەنەی پێمان بکرێ هەموو کەرەسەکانمان کەرەسی ناوخۆیە جاری وا هەیە لە هەندێک شتا شیش مەسەلەن هەندێک موادی تری بینا لەوانەیە ئێمە پارەی زیاتریشمان دابێ بۆ نمونە من کە لێرە کە شیشی ناوخۆیمان هەیە ئەگەر شیشی ئێرانی ئۆکرانیمان بکڕایە هەرزانتر دەستمانەکەوت بەڵام جاری وایە ئێمە چاوپۆشیمان لەو تۆزە ئینەش کردووە لەو کۆستەکەمە کەمیش نییە هەنێ جار تەنها لە پێنا ئەوەی بەرهەمی ناوخۆی بەکاربێنی باشە ئێستا ئێوە تەنها پرۆژەی وەبەرهێنانەتان هەیە ئەگەر بینە بەغداوە باڵەخانەی بەرز ببینین ئەڵین ئەمانە جێدەستی وەبەرهێنەرە کوردیەکانە و هیچی تازەشتان هەیە کە بکرێت لایەنەدا بێتە جێی سەرنج بەڵێ بەدڵنیایەوە ئێمە ئەمە یەکەم پرۆژەمان نییە یەک باڵەخانەیەکمان دروست کردو ئەمە دووەم پرۆژەمانە سێم و چوارەمش بەڕێگاوەیە و بەڵام اینجارە بە کواڵەتی ئەبێ بە ئایکۆن بەڕاستی ئەبێ بە شتێک هەمومان شانازی پێوە بکەین جگەلەوەی کە ئێوە هاتوون وەبەرهێنانەکەن و مەسەلەن قازانجی خۆتان دەستەکەوێت ئایا ئێوە بوونە تەمایەی ئەوەی کە سوودێ بە گەنجانی ئەم شارانەش بگەێنن هەلی کاریشان بۆ بڕخسێنن بەڵێ کاکداری بەدڵنیایەوە ئەم پرۆژانە یەکێک لە لایەنە هەرە باشەکانی وەبەرهێنان هەلی کار ئێمە کە لە وڵاتە ئیشەکەین زۆربەی دەستی کارمان هی ئەم شار و ئەم ناوچەیە هەلێکی زۆر کار ڕخسێنراوە لەم پرۆژەی ئێمە زیاد لە من ئەڵێم 500 بۆەوەی ئیتر سیف بێ ئەم ژمارەیە زیاد لە 500 کەس ئیشەکە ئەندازیاری کورد ئێستا لە چه ئاستێکە وەڵاهی سپاس بخوا ئەندازیاری کورد گەشتۆتە ئاستێکی تر ئەتوانێت پشت بەخۆی ببەسێ ئێمە لەم پرۆژەیە هیچ کەسێکی هیچ ئەندازیارێکی بیانیمان لەگەڵان نییە هەمومان هەر لە ئیدارەوە تا جێبەجێکردن و هەمومان ستافی کورد و ستافی خۆمانین هیچ کەسێکی بیانی نییە چه جیاوازەیەگێ لە ڕووی نرخی یەکەکانی نیشتەجێبوونەوە لە نێوان بەغدا و با بڵێن پارێزگاکانی هەرێمسان بۆچی ئەوەندە گرانە لێرە نرخەکان پشت بە تەڵەبە بەس لە ئابووریە عەرز و تەڵەب هاوکێشەیەکی ڕاستەوانە کاتێک عەرز زۆرە نرخ دابەز کاتێک تەڵەب زۆرە نرخ بەرزە بێتەوە لە بەغدا لە بەرۆی تازەیە پرۆژەکان کەمیان تەواو بوون هەمووی پرۆژێ بەرێنە بەڵێ بۆیە تەڵەبێکی زۆری لەسرە ئەمە شوای کردووە نرخەکان زۆر بەرز بن یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە ئاوەدانکردنەوەی پارێزگاکانی عێراق و بوونەتە جێگای متمانە بۆ دانیشتوانی ناوچەکە بە جۆرێک ئەوان لە ڕیزبەندی یەکەم دێن بۆ کارکردن و ئێستا توانراوە سنووری کارکردنیشیان فراوان بکەن و لە تەواوی سێکتەرەکاندا وەبەرهێنان ئەنجام بدەن لە پارێزگاکانی عێراقدا. ڕۆڵی ئێوە چییە لە بواری وەبەرهێنان لە گشت سێکتەرە جیاوازەکانە؟ ئێمە وەرگێشێتی وەبەرهێنانی کوردستان لە پێشینەوە هاتوون بۆ بەغا و بۆ شارەکانی تر لە 2002 تقریبا ئێمە خۆمانداناوە لە پرۆژەکانی کە وەرمان گرتووە لە بەغا و لە محافەزەکانی ترەوە لە بواری وەبەرهێنان
ئەزمونێکی گەورەمان هەیە پرۆژەیەش زۆرمان هەیە بدایەتی وەبەرهێنان ئێمە چەسپاندمان لە بەغدا و لە شارەکانی ترایە حقیقەتەن ڕاستە ساڵی 2006 قانونی ئیستیسمار لە عێراقدانرا بەس وەک بە فعلی ئەوانی کە دەست بەکار بوون لەو یاسایە وەبەرهێنەری کورد بوون. باشە ئەگەر ئێستا لە بەڕێستان بپرسم ژماری وەبەرهێنەرە کوردەکانمان هەم لە بەغدا و هەم لە پارێزگاکانی عێراق بە تەقریبی چەندەوە چەند پرۆژە هەیە ئێستا مەسەڵەن کە کورد خاوەنداریەتێکا لە بەغدا؟ ئەو پرۆژانی کە وەک وەرهێنەری کورد دەستیان پێ کردووە ئێمە تقریبا حالیەن لە 6 پرۆژە زیاترمان هەیە هەر لە بەسڵاوە تاکو مووسڵ. طبعاً پرۆژەکانی وەبەرهێنانی ئێمە جیاوازە نیشتە جێبوونە کارەبایە بنیە تەحتیە لە سیاحەتە لە هەموو بارەکەوە ئێمە دەستمان بەکار کردووە لە عێراق لە هەموو بواری پرۆژەکانەوە ئێمە بەشدارین. لە ڕووی متمانەوە مەسەلەن پارێزگاکانی خوارە و ناوڕاستی عێراقدا چ متمانەیەکیان بۆ بەرهێنە کوردەکان هەیە؟ وەک وەبەرهێنەری کورد ئێمە بە ژمارەیەک داهاندرین بۆ هەر پرۆژەیەک کە بچین لەخوای وەزیادرێن لەبەر ئەوەی ئێمە مزداقیەکمان هەیە لەلایەن هەمووانەوە ئەو پرۆژانەی کە لەو ساڵانەی بۆ جەنابتم باش کرد تاکو ئێستا تقریباً 40 پرۆژە بە تەواوی تەواو کراوە زیاتر لە 40 پرۆژە تەواو کراوە لە هەموو شارەکانە پرۆژەش هەیە ئێستا تقریباً ئینجازی 180 و 160 و 180 و ئیتر ئەو پرۆژانە بەردەوامن ئێمەش ئالان خۆمان ئامادە کردووە بۆ بەشداریکردن لە پرۆژە نوێیەکانی کە ئالان سەرۆک وەزیرانی عێراق و حکوومەتی عێراق دایناوە بۆ ئێلانکردن لە نزیکدا. ئێوە نوێنەرن نوێنەری وەبەرهێنەرەکان لەبێ بەبێ جیاوازی بێت لە هەر پارێزگایەکی هەرێمی کوردستانەوە وەبەرهێنەرێ بازرگانێ بێوێ بێت لەم شارانەیە بازرگانی وەبەرهێنان کە ئاسانکاری بۆکەن ڕێگاکەی نیشانەدەن. ئێمە وەگەیەکی وەبەرهێنانی کوردستان خۆمان تەنخان کردووە بۆ هەموو وەبەرهێنەرێک دەرگامان کراوەتەوە بۆ هەموو وەبەرهێنەرێک هەرچی پێویستیەکی هەبێ هەرچی نقستانێکی هەبێ هەر ڕاوشکارێکی هەبێ ئێمە بۆی بکەین و بۆی تەقدیم بکەین و بە ناو یەکێتی وەبەرهێنانی کوردستان پشتگیری بکەین. کاگەسەد چۆن ئیش ئەکەن لەگەڵ حکوومەتی عێراقیە مەسەلەن گرێبەستە یا مەسەن لە ڕێگای یەکێتی وەبەرهێنەران و دواتر لە ڕێگای نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لێرەیە چۆنە کارەکانتان لێن؟ ئەوەی ڕاستی بێ ئێمە بە ڕاستەخۆ لەگەڵ حکوومەت کار دەکەین بە یاسای وەبەرهێنانی عێراقی کە لە ساڵی 2006 دامەزرا نیازمان وایە شان لەلایەندا وەک یەکێتی وەبەرهێنان بە تەواوی دەورێکی زۆرمان هەبێ داواکارین لە حکوومەتی کوردستان لە نوێنەرایەتی حکوومەتی کوردستان کە بە پاڵپشتی ئێمەوە پێکەوە دەستگایەکمان هەبێ یان مەرجعەتێکمان هەبێ بۆ ئەوەی ئەو بەرهێنانەی کە لێرەنە بەڕاستی ئەوانە سەرمایەکن بۆ کوردستان ئەوەی کە بە جەناب بڵێم ئەگەر ئێستا ئێمە ئەو پرۆژانە باز بکەین و قیمەتی ئەو پرۆژانە باز بکەین کە ئێستا وەک وەبەرهێنەری کورد لە عێراقیکەن لە 8 ملیار دۆلار زیاترە ئەوە یعنی وەک سەرمایەکە من هەر وەبەرهێنەرێک توانە و تاقی کورد نیشانەدا بەڵێ من هەر وەبەرهێنەرێک بە سەرمایەی خۆمان نەزانم بە سەرمایەتی کوردستان نەزانم ئەبێ حکوومەتی کوردستان سەیری ئەو وەبەرهێنەرانە بکە وەک سەرمایەیەک سەیریان بکە پاڵپشتیان بکە ئاسانکاریان بۆ بکە. کورد ڕۆڵی هەبووە لە ئاودانکردنەوەی پارێزیەکانی عێراقا؟ بۆچی بە جەنابتم گوت کورد ڕۆڵی هەبووە لە هەموو بارەکەوە لە هەموو بارەکەوە لە بواری ئاودانکردنەوە لە بواری پیشەسازی لە بواری سیاحات لە بواری کارەبا ئەڵام ئەو کارەبایی کە لە عێراقەیە 150 کورد دامەزراندووە. جگە لە بواری وەبەرهێنان ئێستا بەرهەمی کارگەکانی هەرێمی کوردستان هەناردەی پارێزگاکانی عێراق دەکرێت چونکە بەشێک لە کارگەکانی هەرێمی کوردستان توانای پڕکردنەوەی خواستی ناوخۆیان هەیە جگە لەوەش لە ڕووی پێشکەوتن و بەرهەمهێنانەوە لەسەر ئاستی عێراقدا هاوشێوەیان نییە.
عراق هەمیشە بەوە ناسراوە کە زۆرترین کاڵا و شمەک و پێداویستەکانی لە دەرەوە هاوردە دەکات. چۆن بەرهەمی کارگەیەکی هەرێمی کوردستان توانراوە لە بازاڕەکانی عراقا جێی خۆی بکاتەوە بە تایبەتی لە بەغدای پایتەخت؟ سەرەتا بەخێر بن، ئیشێکی باشە کە ڕاگەیاندنی کوردی بیری لەوە کردوێتەوە هاتووە لێرە بە دوایی ئەو بابەتانە گەڕێک کە ئەتوانین بڵین لە نێوماڵی کوردیەوە هاتوۆتە ناو بەغدا و ناو شارەکانی عێراق. بۆیە من دەستخۆشتان لێکەم بەخێر بێن میوانێکی عەزیزن. بازرگانی کورد دەمێکە بیری لەوە کردوێتەوە کە ڕوو لە دەرەوەی کوردستان بکە، یعنی تەنها ئێستا باسی عێراقەکەین. ئەگەر کەمێک بگەڕێنەوە بۆ مێژوو کورد بە بەردەوامی بە وڵاتانی دەوروبەرە بۆ بازرگانی، بۆ کۆکردنەوەی زانیاری، بۆ خوێندن، بۆ زۆر شت چووە. بە تایبەت ئێمە ئێستا قسەمان لەسەر لایەنە ئابووری و بازرگانیەکەیە، هەر لە زووە بیر لەوە کراوەتەوە. ئێستش لەم کاتا لە دوای خاستەن لە دوای 2023ەوە کە ڕێگە کرایەوە بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکی لای خۆمان لە سلێمانی و هەولێر و دەوروبەریەوە بێن بۆ بەغدا و بۆ شارەکانی جنوب، هەر لە زووەوە هاتنە ئێرە و کۆمپانیەکانی کورد لێرە دەوریان هەبوو. سەرەتا زیاتر وەکو هێنانی کاڵا لە دەرەوە یان هێناو لە ناو بەغدا و شارەکانی خوار و بڵاویانە کردەوە، یعنی کاڵایەکی خۆمان نەبوو. بەڵام سپاس بۆ خاوە ماوەیەکە ئەم بابەتە دروست بووە. بە تایبەت ئێمە یەکەم کارگەی بەستانداردی ئەوروپی و بەستانداردی زۆر باش بینین دروستی بکەین و بەرهەمەکە بخێنە ناوخۆی کوردستان و ناوخۆی عێراقەوە. ئەو ئێستا خۆتانی بینن لە ناوەڕاستی بەغدا بەرهەمەکانی خۆی عرض کردووە و دەستی کردەوە بڵاوکردنەوە و ئیقبالێکی باشیش لە لای خەڵک هەیە بۆ بەرهەمەکان. باشە، من دەمەوێت ئەوە بزانم، ینی ڕۆئیای خەڵک چۆنە؟ ئەمە باسی پارێزگاکانی عێراقەکەم بەغدا کە دەڵێن ئەمە بەرهەمێکی ناوخۆییە، ئەم پاتریە لە هەرێمی کوردستان دروستکراوە، ئەوان چی دەڵێن؟ متمانەیان پێی هەیە؟ بەگشتی بە باشی باسی ئەم پاتری ئەمە ئەکەن و لە یەکێک لەو پاتریانی کە لە مستەوای بەرزایە تەعاملی لەگەڵاکەن. یعنی عادەتەن بەرهەمەکان لە ناو بازارە خەڵک پۆلێنێکە، هەریکێک لە ئاستێکا پۆڵێ نەکرێ. ئەم بەرهەمانی ئێمە لە ئاستێکی بەرزا پۆڵێ نەکرێ. متمانەی بازرگان و وەبەرهێنەرە کوردەکان لێرە چۆنە؟ ئەگەر ئێمە باسی بەگشتی بکەین ئەو کۆمپانیانی کە لێرە ئیشەکەن، بەگشتی بازرگانە کوردەکان کە هاتوونەتە ناوبەغا، سپاس بۆخوا خاوەنی شخصیتێکی تایبەتن. یعنی ئەوەی کە ئێمە پرسیارەکەینەوانی کە لەگەڵمانە ئیشەکەن، خەڵکی بەغدا و خەڵکی محافەزاتی جنوبی بەگشتی حەزەکەن لەگەڵ بازرگانی کووردا ئیش بکەن. بەگشتی خەڵک حەز لە تەعاملکردنەکە لەگەڵ بازرگانە کوردەکانە. کاتێکە باسی و بەڕستان باست کە باسی کورد کۆمەڵە لایانی تر هەیە، ئێوەش کە هاتوون کۆمەڵە سووتان هەیە لەوانە ڕەخساندنی هەلی کار، ئامەش ینی وانە بووە بازرگانە کوردەکانیشمان ڕۆڵی خۆیان بجێڕن لەم شارانی عێراقدا؟ لە بواری وەبەرهێنانە حتمما هاتنی ئەمانیش، یعنی هاتنی بازرگانی کورد سوودی هەبوو بۆ ئەمانی، چونکە لێرە ئیش هەلی کار دۆزراوەتەوە، ئیشان کردووە. یعنی کۆمپانیای گەورەمان هەیە لێرە کە بە هەزاران فەرمانبەر لەگەڵیان ناکارەکە، بۆیە هەلێکی کار بۆ ئەوانە. ئەوە لە مقابلی شایەمە وەکو کورد لێرە ئیسفادەمان کردووە کە بەرهەمەکانمان هاتوۆتە بازاڕی ئێرەوە، بازارێکی باشترمان دۆزیوەتەوە، هەلی کاری باشتر دەستکەوتووە بۆ هەتا بۆ کوردەکانیش. لایانی ئارامی بۆ هەر وڵاتێک یەکێکە لە خاڵە بەهێزەکان بۆ ڕاکێشانی وەبەرهێنانی بیانی، بەڵام ڕەوشی عێراق هێشتا نەبووتە جۆرێک لە دڵنیایی تەواو بۆ بەرهێنرانی بیانی. بەڕای شارەزایەکی ئابووری، باشترین دەرفەت لە بەردەم عێراق بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری سوود وەرگرتنە لە ئەزموونی هەرێمی کوردستان و ئاسانکاری زیاترە بۆ وەبەرهێنەرە کوردەکان. دەمەوێت لەگەڵ بەڕێستانە لەوە دەست پێ بکەم، یعنی عێراق لە ڕووی وەبەرهێنان و استثمارەوە زیاتر پێویستی بە کام سێکتەرەیە؟ چۆن وەبەرهێنانی زیاتر بکرێت لە عێراقا؟ يعني بصراحة العراق يحتاج الآن بشدة أن يكون هناك تسهيلات. لە ڕاستیدا عێراق لەم کاتەدا زۆر پێویستی بە ئەنجامدانی ئاسانکاریە بۆ وەبەرهێنەرە بیانیەکان، تاکو بێن و لە عێراق وەبەرهێنان ئەنجام بدەن.
جموجۆڵی وەبەرهێنانی دەرەکی لاوازە. شێواوی و ئاڵۆزی لە وەرگرتنی مۆڵەتی وەبەرهێنانی بیانی هەیە. هەروەها گومانێکی زۆر هەیە لەسەر ئەو پرۆژانەی لە ساڵانی پێشوودا جێبەجێکراون. هیوادارین حکوومەتی نوێ و بە تایبەت بە ڕێز محەممەد شیع سوودانی چارەسەریم کێشانە بکات. لە کاتێکدا هەوڵێکی باشی داوە و ئەم بابەتی بەگرنگ داناوە. هەنگاوێک نراوە لە ماوەی ئەم ساڵدا ئەویش کردنەوەی ڕێگا قەرەباڵغەکان و ڕێکخستنی هاتوچووی ناوشاری بەغدا بووە. هیوادارین بگاتە هەموو ناوچەکانی تریش. ئەم کارە لەلایەن کۆمپانیا بیانیەکانەوە ئەنجام درراوە. بۆ نمونە ناوچەی عەلیوەردی کۆمپانیایکی میسری کاری جێبەجێکردنی پرۆژەکە دەکات. گۆڕەپانی نسوور و یەکتر بڕەکانی دراوە بە کۆمپانیایکی چینی. ئەمە بۆ یەکەم جارە ئەنجام دەدرێ و هەنگاوێکی نوێ چونکە بابەتی بەخشینی پرۆژە بۆ بەرهێنەری بیانی بە کۆمەڵێک ئاڵۆزی و هەڕەشەکردن و ڕاگرتن دەکرایەوە. ئەگەر بێت و یاسای وەبەرهێنان جێبەجێ بکرێ و لەلایەن دەستەی وەبەرهێنانی عێراق و حکوومەتی عێراقەوە پشتگیری بکرێن، ئەوە وەبەرهێنەری بیانی زیاتر دێنێرە و پرۆژەکانیان ئەنجام دەدەن. لایەنی ئاسایشی وڵاتیش زۆر گرنگە. ئێستا عێراق باشە و پارێزراوە. هەروە ئەنجامدانی سیمینار و کۆڕووکۆبوونەوەی نێودەوڵەتی لە عێراق هەنی زیاتری وەبەرهێنەرە بیانیەکان دەدا کە دڵنیا بن و زیاتر دەرباری ئەم ناوچەیە و جۆرەکانی وەبەرهێنان تیایدا زانیاریان هەبێت. بابەتی وەبەرهێنانکردن لە هەرێمی کوردستان زۆر گرنگە. من هەست دەکەم وەک بازدانێکی جۆری دەبێت لە شێوازی کارکردن بە تایبەتی لە شارەکانی هەولێر و دۆک. هیوادارم سود بە هەردوو لا بگەێنێت. أعتقد أيضا مسألة الاستثمار في الإقليم خاصة في البيل والآن في دهوك لها أيضا يعني قصة نجاح بالنسبة للعراقيين، أتمنى أن يتم الاستفادة منها. ئێستا دەبینین کۆمەڵێ وەبەرهێنەری کورد لە بەغدا و لە بەسڕا وەبەرهێنانەکەن سەرمایەکەیان ئەگاتە 9 ملیار دلار. ئایا وەبەرهێنە کوردەکان لە پارێزگاکانی عێراق ڕۆڵی خۆیان بینیوە؟ أنا أعتقد يعني قضية التعامل مع الاستثمار الكردي قضية موثوقة إلى حد كبير. بەڕای من مامەڵەکردن لەگەڵ وەبەرهێنەری کورد بابەتێکی دروستە و باوەڕپێکراوە. هاوڵاتی عێراقی کاتێک دەچێتە هەرێمی کوردستان بۆ سەردانیان گەشت، هەست بە سەرکەوتنی بواری وەبەرهێنان دەکات لە ناوچەکە. ئەمەژەوە دەگەێنێ کە لایانی سیاسی پاڵپشتی بواری وەبەرهێنانە. جگەلەوە بەشداریکردنی وەبەرهێنەرە بیانیەکان وای کردووە کە ئەزموونی کارکردنی زیاتر پەیدا بکەن و ئێمەش دەتوانین سوود لە ئەزموونی کەرتەکان وەربگرین. زۆر گرنگە دەستی ئەو کوردە سەرکەوتوانە بگیرێ و ئەزموونی چیرۆکی سەرکەوتنی لە شارەکانی عێراق تاقی بکرێتەوە. هەلی کارکردنی زیاتریان پێ بدرێ. هیوادارم ڕێگاکانی کارکردن فراوانتر بکرێ و پشتگیری بکرێن. وأنا أشجع وأدعم هذا التوجه، نتمنى أن يتم حقيقة دعمه ومحاولة توسيعه. بۆ پێی بەڕێستان شارەزایەکی ئابوورین. ئێستا ئەو وەبەرهێنانەی کاکرێت لە پارێزگاکانی عێراقا وەبەرهێنانێکی واقعین لە ساڵانی ڕابردووە پارێکی زۆر بەهدەردرا لە پرۆژەکانە لە عێراقا ئەوەی کە ئەکرێت لە ئەمری واقعابوونی هەیە. نعم يعني بصراحة أنا أشرت يعني في لە سەرەتا باسیۆم کرد. هەندێک گۆڕانکاری باش ئەنجام دراوە لەگەڵ دەست بەکاربوونی کابینی حکوومەتی شیع سوودانی. ئەمە ژوای کردووە کە ئەو پرۆژانەی خاڵی بوون و لە ڕاستیدا بوونیان نەبوو یاخود جێبەجێکردنی پرۆژەکان زۆر خراپ بوون. ئەمەی باسی دەکەم تا ساڵی 2021 بوو. بەڵام ماوەیە کە جموجۆڵێکی باش لە نێو سێکتەری وەبەرهێنان بەگشتی و بە تایبەتی هاتوچۆ ئەنجام دراوە. پێشتر پارە بەفیڕۆ دەچوو، بەڵام لە دوای ئاشکراکردنی ئابڕۆچوونی پاراستنی باج کە بە دزی سەدەناسرا، بە دوواداچوونی لیژنەی چاودێری دەستی کرد بە ڕۆژگێڕان و هەوڵدان بۆ ڕێگریکردن لە دزین و دیارنەمانی پارە. ئەو ڕوونی و ئاشکرایی حکوومەتی ئێستای عێراق بەکاری دەهێنێت هۆکارێکی سەرەکیە بۆەوەی وەبەرهێنەرەکان بە شێوێکی دروست و بە بێ فێڵ پرۆژەکانیان جێبەجێ بکەن. لەگەڵەوەشدا ناتوانین بڵین کێشەمان نەماوە. نەخێر هێشتا کۆمەڵی هێزی سیاسی و لانی جیاواز دەیانەوێت بە سوود و قازانجی خۆیان بابەتەکان بجوڵێنن. بەڵام لە چاو ماوەی پێشووتر جیاوازێکی زۆر هەیە. ئێستا بەرەو باشتر گۆڕا. بهذه الجهة على حساب هذه الجهة، لكن بكل الأحوال لا نستطيع أن نقارن بين الفترة السابقة والفترة الحالية. أكيد أكو تقدم في هذا المجال. داهاتوو خەرجی عێراق لە ساڵانی ڕابردوودا لە ساڵی 2019 داهات 105.5 تریلیۆن دینار بووە، خەرجی 133 تریلیۆن دینار بووە. لە ساڵی 2020 داهات 67 تریلیۆن دینار بووە،
خەرجی 148.6 تریلیۆن دینار بووە. لە ساڵی 2021 داهات 320 تریلیۆن دینار بووە. خەرجی 129.9 تریلیۆن دینار بووە. لە ساڵی 2022 یاسای بودجە بڕیاری لەسەر نەدراوە، بەڵام خەرجەکانی زیاتر لە 150 تریلیۆن دینار بووە. لە ساڵی 2023 داهات 134.5 تریلیۆن دینار بوو، خەرجەکانیشی 198.9 تریلیۆن دینار بووە.